بینەران و جۆگرانی عزیز، ئێستا شکاتی بەرنامەی هەفتانەی هونەری هەمە چەشنە و جۆگرانە کە تیایدا وتوێژ لەگەڵ ئەو کەسانە دەکەین کەوا لە هەموو بوەرەکانی هونەردا بەرهەمیان هەیە و چالاکی دەنوێنن. وتوێژی ئەم جارەمان لەگەڵ دەرهێنەری فلم تەنیا کەریمە کە ئێستا لە هەولێرە و هەروەها بە بەشداری کەسێک کە ئاگاداری بەرهەمەکانی ئەوە بۆ هەڵسەنگاندنی کارەکانی. ئەویش بەڕێز عەدنان عوسمانە لە بەڕێوەبەراتی سینەما لە هەولێر. ئێستا هونەرمەند تەنیا کەریم لە پەیوەندی ڕاستەخۆدایە. کاک تەنیا، ئەم کاتت باش؟ ئەم کاتەی ئێوە باش، ڕێزم هەیە، سپاسان دەکەم بۆ ئەو دیدارە. زۆر سپاس. ئەلبەتە دوای قسە لە کاک عەدنانیش دەکەین، بەڵام کاک تەنیا حەز دەکەم ئەوە پێشتر ئەوە بە تۆ بڵێم هەروە بۆ جۆگرانیش دووبارە بکەینەوە کە ئەم بەرنامەی بەشی کوردی دەنجی ئەمریکای کە ئێستا بین ئەمە بەرنامەیە کە بەرنامەی رادیۆی لەسەر تەلەڤیزیۆن. ئەلبەتە ئەمە شتێکی نوێ نییە، شتی وا بووە پێشتر، بەڵام بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا شتێکی نوێ ماوەیەکی کەمە دەستمان بەم بەرنامەیە کردووە، هەر بۆی کە خەڵک بزانن کە ئەمە بەرنامەی رادیۆیە لەسەر تەلەڤیزیۆن. زۆر زۆر باشە، دەستان خۆش بی، خۆشحاڵ بووم. کاک تەنیا کەریم، ئەلبەتە تۆ لە ساڵی 1965 لە هەولێرە دایک بووی. لە ساڵی 1984 یەکەم کاری دەرهێنانت بۆ شانۆگەری کردووە. چی وای کرد یاخود چۆن بڕیارتدا ئەم ڕێگایە بۆ پیشەی خۆت هەڵبژێریت و ئایا دەکرێت بەم ڕێگایە بژێوی ژیانی خۆت دابین بکەیت؟ سەرەتا دەست خۆش بی بۆ ڕوونکردنەوە ئەو ناساندنە، بەڵێ ساڵی 65 دەستم پێ کردو، ساڵی 84 یەکەم ئیشم مەسەلەی ویژدانی ئەحمەد موختار جاف بووە، بەڵام هۆکاری چوونە ناو کاری هونەریم ئەم تەنها ئەو سەردەمە ڕۆحە قەومیەکە بووە جگە لە عەشقێکم بۆ هونەر کە سەرەتای ساڵی هەشتاکان و ئەوانە چی کۆمەڵێک بابەتی ناوازەی زۆر جوان لە تەلەڤیزیۆنەکانی عێراق با بڵێن بەرنامە کوردیەکان یا ئەوانە تاثیری وای لێ کردم کە منیش یەکێک بم بتوانم خزمەتی هونەر بکەم بەو ڕێگایی کە هەیە. بەڵێ، ئەلبەتە تۆ خاوەنی 11 فیلمی درێژی و هەروە 12 کورتە فیلمیش وابزانم لە ساڵی 1970 خەڵاتی باشترین ئەکتەرت لە فستیڤالی شانۆی دوهۆک وەرگرتووە. لەم باشترین ئەکتەر لە چیا بوو؟ بۆ چینێک بوو؟ شانۆگەری بوو، فیلم بوو، چی بوو کە باشترین ئەکتەر؟ من لە سەرەتای ساڵی 91 بەدواوە دەستم بەکاری فیلم و سینەما کردووە. لە 87 و ئیشەی کردمان لە دەرهێنانی بەڕێز مۆیەت بەخێ بوو، شانۆگەری لە ساوەڕوانی ئافرەتێکدا. لەوە سێ شەخسیەت بوون، یەک لەو شەخسیەتانە من خەڵاتی باشترین ئەکتەرم وەرگرتووە. بەڵێ، هەروە سەبارەت بە بابڵێن فیلمی داکومنتەری لالەشش خەڵات و دیپلۆمی فەخری لە مۆسکۆ پێبەخشاوە. دەکرێت باسەکیەوە بکەی؟ ئەو خەڵاتێکی تەنها ڕەمزیە، نەک خەڵاتێکی ئیخراج، خەڵاتێکی دەرهێنان نییە. ئەو خەڵاتێکە وەکو ڕێزگەێنانێکە کە ئەو فیلمە لەوێ نمایش کراوە، بەڵام خەڵات ئەو فیلمە لە فستیڤالی سلێمانی خەڵاتی باشترین فیلمی دەگمەنی وەرگرتووە، ئەتە فیلمی ناوازە وەرگرتووە، نەک باشترین فیلم لەسەر فیلمەکانی تر، بەڵام خەڵاتێکی تایبەت بووە وەکو ڕێزگەێنانێک، نەک خەڵاتێکی دەرهێنان لە فیلمی نالش پەرستگای یەزیدیەکان. بەڵێ، ئێستا با باسی ئەوە بەرهەمەت بکەین کە ئێستا خەریکی ئەویش کە فیلمی کچی یاخود چیژی کافرۆشە. باسی ئەوم بۆ بینەران و جۆگرانی بەشی کوردی دەنجی ئەمریکا بکە، بیرۆکەی سازکردنی فیلمی چیژی کافرۆش کەی و چۆن لای تۆ گەڵاڵە بوو هاتەکایەوە؟ طبعا لە سەرەتای ژیانی منداڵیمان هەر یەکێک لە ئێمە ئەو وێنە دامەسخەی زۆر جوان دیوە، ئەو تابلۆ جیهانیەی کە بێنەجێشی ئەڵمان لە سەرەتای ساڵی سیەکانەوە کێشاوێتی. ئەو وێنەیە لە مەتاحفی دنیا زۆر ناوی هەیە و ئێمەش یادگاریەکمان لەگەڵی هەبووە. ویستومە سەرەتا بەر لە 20 ساڵ لە ڕۆژنامەیەک بابەتێکم خوێندەوە لە ژێر ناوی ئەوەی مۆنالیزای کورد کافرۆش مۆنالیزا. ویستم لە سەرەتادا بە دیکۆمەنتەری ئیشی لەسەر بکەم، کارێکی دیکۆمەنتەری بکەم، بەڵام داکایەکی وام دەست نەکەوت. ئەو چیرۆکە زیاتر ئەفسانەیە، بۆیە بڕیارمدا وەکو فیلمێکی داستانی خۆم بۆ چیرۆکی بۆ دابڕێژم و ماوەی 2 ساڵە ئامادەکاری بۆ دەکەم. ئێستا بە پشتیوانی خوای گەورە و کارەکە هاتۆتە حاصلات وەکو ئەوەی کەوا وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر دعمی ئەو فیلمەکە، ئینتاجی ئەو فیلمەکە، یعنی فیلمەکە فیلمی بەرهەمی
بەڕێوەبەراتی سینەمای هەولێرە میزانیەی بجێی تایبەتی بۆ تەرخان کراوە پێویستی بۆ تەرخان کراوە جگە لە من سەرپشت کراوم کە چەندین سپۆنسەری تریش بۆ ئەو فیلمە بێنم ئەو فیلمە باسی ئەو تابلۆ جیهانیە دەکات لەگەڵ چیرۆکێکی نیم سەرڕاستەقینە کە کاتی خۆی ئینگلیزەکان لە سەرەتای ساڵی سیەوە بە عەشقێکی پاک ئەو کچە سەفەری کردووە با بڵێن ڕفێنراوە بەرە وڵاتی بەریتانیا لەوێ لەلایەن کەسی سێمە دەرماخوار دەکەی وەکو بیرۆ تەکسۆپسیشەکە بەڵام وەکو کاری دەرهێنان ئێستا لە بیدایەتی مانجی پێنج ڕەنگە دەست بەکاری تەسویب بکەین. بەڵێ هەروەکو ئەمەش بێکرد لەم فیلمە زیاتر تیشک دەخەیە سەر جوانی کچەکە یا چیژەکە یا سەر تراژیدی ئەو ئەفسانەیە کە دەیژێرنەوە گویا تراژیدی جوانی و چارەنووسی ناخۆشی ئەو کچەیە تۆ تیشکە خەیە سەر کامیان بەتایبەتی؟ بەڵێ ئەو فیلمە تەنها تیشکردە تیشی خستە سەر جوانی ئەو کچەنیە بەڵکو پەیام من لەو فیلمە ئەوەیە بڵێم ئەو کچی کافرۆشە کچێکی شۆخی جوانی کوردە چونکە نەتەوەکانی تریش بە مڵکی خۆیان دەزان وەکو تورک دەڵێ سەمان سقزە عەرەب دەڵێ بنت المعێدی ئەو بنت التەبان هەر یەک بە شێوازێک بۆ ئەو چیرۆکە و یان با بڵێن ئەو تابلۆی بۆ خۆی ڕاکێشا بەڵام لە ئەسفڵدا ئەو کچە بۆ کودی کۆمەت لەسەری هەیە ئەو کچە کچێکی شۆخ یعنی کوردە بەڕێگەت ئەوە لەگەڵ ئەوەشدا پێکەڵچێش کراوە لەگەڵ هەندێک بابەتی سیاسی بابەتی سیاسی ئەو سەردەما مەسەلەی شۆڕشی سنکۆشکات مەسەلەی ڕەبط کراوەتەوە بە تاریخی نوێ ئێستا وەکو ئەحداسی 91 ساڵی 91 کۆڕەوەکە ڕەبط تێکەڵچێش کراوە وەکو فانتازیەک لە بیرۆکە و سیناریۆ بابەتێکی زۆر دانسخە و چیرۆکێکی زۆر جوان سەرڕای ئەوە فیلمێکی کوردیە فیلمێکی جیهانیە لەبەرەوەی تابلۆکە زۆر ناسراوە و سەرڕای ئەوەش ئەو کارە مێژوویە کارێکە یەکەم جارە لە مێژووی کورد یعنی وەکو مێژووی فیلمی مێژووی ئیشی تێدا بکرێ وەکو کوردستان لای خۆمان هەرێمی کوردستان بەڵێ باشە وتدەوە کچێکی کوردە ئەفسانەیەکی کوردیە چی وای کردە چۆن ئیسپاتیەکە سەلمێنراوە کە ئەمە کووردە وەکو خۆت باس کرد تورکمان پێڵەنە سەماچ قزە یا عەرەبەکان پێڵەن بنت لە حەبا یا فاتیما و هەروەکو مەسەلەی مەلا مەشهوری لی هاتووە کە تورکەکان پێڵەن مەلا نەسرەدینی پێڵەن عەرەب پێڵەن جوحاجە چۆن ئیسپات دەبێ یا چۆن ساخ بۆتەوە کە ئەمە کووردە؟ چیرۆکەکان و وێنەی تابلۆیەکە چونکە تابلۆی چەند تابلۆیەک هاوشێوەی ئەوەیە چەند تابلۆیەکە یەک تابلۆ نییە بەشێک لە تابلۆکانی ئەو سار ئەمە لەسەر وەسف دروست کراوە ئەساسا لە فیلمەکەی میژوا دەجێڕدرێتەوە لەسەر وەسف دروست کراوە ئەو بە جلوبەرێک ئەو جلوبەرگە وەکو بە ڕوخسار تەسەوەر ناکەم کەسێکی لەکوێی دنیا هەیە کەسێکی عەرەب بەو شێوەیە بێتن بەو شێوەیە ئەو سیمایە هەبێتن ئەو جلوبەرگە کوردیەی لەبەردابێ ئەوە سەرەڕای ئەوەی کۆمەڵێک خەڵک دراسی لەسەر کردووە کۆمەڵێک نوێژنەوەی سڕاوێشم پێ کردوون و سەرەڕای ئەوەش چیرۆکەکەش هەیە لای خۆمان ئیتر ئێمەش بەیانمان ئەوەیە کە بیسەلمێنین نەک وەکو دیکۆمەنتاری بەس وەکو فیلمێکی داستانی فیلمێکی يعني روائي ئێمە بیسەلمێنین نەک وەکو فیلمێکی دیکۆمەنتەری وەکو ئەو فیلمانەی کە هەیە لە دنیا دەکرێت لەسەر مێژووی کورد و سەلماندنی بابەتێکی معەیەن لەسەر مێژووکەی خۆت بەڵێ البەتە خۆت ئاگاداری هەندێک کەس دەڵێن ئەمە جلوبەرجی کچەکی گورجیە بە پێی ئەو وێنەیە کە لەسەر ئاوێنە سازکراوە گوایە دۆمەکان کاتی خۆی هیناویانە فرۆشتیانە ئیواش ئەڵێنی جلوبەرجی کچەکی گورجیشە نەک کوردی بێتن گورجستانی والله ئەوە ناڵێم بیرۆڕای جیاواز هەیە لەسەر ئەوە بەڵام بە کۆی دەنگێژوونستانی کوردیش متفقم لەسەر ئەوەی کە کوردەوە بەڵێ ئێمەش ئەوەیە پەیامی ئێمە یعنی ئێمەش پەیامیمان ئەوەیە لەسەر خۆمان تاقی بکەینەوە فعلەن سەلماندوومانەکە ئەوە کوردە ئیتر بە هەر داتایە کە بێتن کۆمەڵک نێژوێنۆس و شتی کۆمەنتەری کەم هەیە لەسەری قسەی لەسەر کراوە و شێوازی جلوبەرگ و شێوازی ڕوخسار و شێوازی ئیتر چیرۆکەکە خۆی چیرۆکەکەی کە ڕفێنراوە و کاتی خۆی ئەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاوارەی کوردستانی ئێمە بووە ئیتر ئەو چیرۆکە هەبووە هەیە ئیتر بەو چیرۆکەوە بە خلالی ئەو سیما و لە خلالی ئەو جلوبەرگەوە ئێمان لە خلالی ئەو فیلمە ئێستاش درستی دەکەین پێمان وایە ئەو کچە کێشی کوردە. بەڵێ کاکتەنیە ماوەم بدە ئێستاش وەک لە سەرتا باسم کرد کاک عەدنان عوسمان لە بەڕێوەبەراتی سینەما لە هەولێر ئامادەیە بۆ هەڵسەنگاندنی کارەکانی بەڕێستن. کاک عەدنان زۆر سپاس دەکەین بۆ بەشداریت لەم بەرنامەیە.
کاتتان باش زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستی. زۆر سپاس. کاک عەدنان دیارە تۆ ئاشنایت بە کاکتەنیا هەیە یاخود شارەزای کارەکانی، ئەگەر بکرێتن سەرنجی خۆت سەبارەت یعنی چیت هەیە بۆ کاک عەدنانە، چی ئەڵێی بە کاک عەدنان و ئەگەر بشکرێ چ پرسیارێک شتێ لێ بکەی فەرموو. من سەرتا دەستخۆشی لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم. کەناڵێکی جوانە کە بەڕاستی گزارش دەبی بۆ چوونی کورد دەکاتنەوە بە شێو لە شێوەکانی ئەنتەرناشناڵە و خەڵکیی زۆر جێ لە ڕادیۆی جوانەکەتان ڕادەگرێ و یان لە تەلەڤیزیۆنە شاشە جوانەکەتان. من خۆشحاڵم کە ئەو دەستە هەیە بتوانین سیر بکەین سەبارەت بە دەرهێنەری خۆشەویست کاکتەنیا کەریم. من دەمێک ساڵە بەڕاستی وەکو دوو هاوڕێ لە نزیکەوە یەکتر دەناسین. من ژیانی کاکتەنیا کەریم دامەژ دەکەمە سەر سێ قۆناغی شانۆ، تەلەڤیزیۆن، سینەما. ئەو سەردەمانی کە لە شانۆ کاری دەکرد پێش ساڵی 90ەکان، پێش ڕاپەڕی نەمەزنەکەی گەری کوردستان لە ساڵی 1991 پێش ئەو سەردەما کاکتەنیا کەریم دەبیندرا لە شانۆگەریەکان وەکو ئەکتەر، بەدار وەکو نووسەر دەبیندرا لە شارەکان. بەڵام دوای ڕاپەڕی نەمەزنەکەی گەری کوردستان لە بەهاری 1991 ئەو کاتێک کە نیمچە ئازادیەک وردە خۆی دەخراگە نێو گۆڕەپانی کوردستانی، نێو گۆڕەپانی میدیای کوردی، تەلەڤیزیۆنە کوردیەکان دروست بوون. کاکتەنیا کەریم وەکو کەسێکی بوێر، کەسێکی ئازاد هاتە نێو دنیای کارکردن بە تیڤی لە میدیا، لەوێ چەند فیلمێکی تەلەڤیزیۆنی کار کرد، ئەو لەوێ وەکو دەرهێنەر و وەکو ئەکتەریش بێندا. دواتر وردە ئەم قۆناغە پێش کەوت سینەما دروست بوو لە دوای ساڵی 2000 لە ساڵی 2000ەوە بە تەحدید لە دوای فیلمی ڕاوەجنۆقەی ماوەتە مەهیمێت بە پراکتیکی کاری سینەما لە باشووری کوردستان دەستی پێکرد. کاکتەنیا کەریم وردە خۆی خزاندە نێو ئەم دنیا پانوبەرینە. بەڵام وەک ستیڤن سپیلبەرگ دەرهێنەری گەورەی ئەمریکایی دەڵێ سەرچاوەی بژێوی ژیانی من تەنها خەون بینیە. من زۆر مەحزوبی ئەو سپیلبەرگم، چونکە بەڕاستی خەون بینین ڕەنگە بژێوی ژیانی هەموو ئینسانێک دابین نەکات، بەڵام هەموو ئینسانەکان بە پێی کارکردن یان بە دیاوازی کارکردنی اختصاصی خۆیان دیاواز دەکرێنەوە بە تایبەتی هونەرمەند و سینەما. بەڵێ کاک عەدنان، بەڵێ کاک عەدنان ببوورە ماوەکەمان تەناسێ 4 دقە ماوە. ئەگەر بکرێتن ئەگەر چ پرسیارێک هەیە بۆ کاکتەنیا بە کورتی، دوای خۆم شتێکم هەیە داوا لە کاکتەنیاکەم باسی بکاتن، ئەگەر بکرێ بە کورتی چ پرسیارێک هەیە بۆی؟ بەڵێ پرسیاری من ئەوەیە دەرهێنەری گەورە ئەلفرێد هیچکۆک دەڵێ ئەگەر فیلمێکی جوانی سینەمایی دروست بکەیت دەبێت 3 خاڵی زۆر گرنگ لە تۆدا هەبێ یان لە پرۆژەکەتدا هەبێ. یەکەمیان سیناریۆ، دووەمیان سیناریۆ، سێمیان سیناریۆ. هیوادارم کە کاکتەنیا کەریم بتوانێت سیناریۆیەکە ئەوەندە قەناعەتم هەیە بە سیناریۆیەکەی و پێم وایە ئەم سیناریۆ دەبێت پێش بخرێ و ئایا ئەو ئامادەی ئەوەی تێدایە خەڵکی دیکە بێن هاوکاری ئەو بکەن بۆ ئەوەی بێتە سیناریۆیەکی حرفەیی پرۆفیشنال بۆ ئەوەی کە بوو بۆ فیلم لەسەر شاشەی سینەماکان دنیا بیندرا بەکەم کوڕیەک نەبیندرێ دەڵێ ڕای جیاواز هەیە لەسەر ئەم کەسایەتی لەسەر ئەم کارەکتەرە لەسەر زۆر ئەو کاتە تووشی کێشەیەکی مێژووی نەبێتن. ئایا ئەو ئامادەی ئەوەی تێدایە زۆر سپاس دیکە بینە ناو گروپی بۆ ئەوەی سیناریۆکە بەهێشت بکات. زۆر سپاس کاک عەدنان. کاکتەنیا فەرموو ئەگە بکرێ وەڵامی کاک عەدنان بدەوێت بە کورتی تکایە. من سپاسی کاک عەدنان دەکەم بۆ سینە جوانانەی لەسەر من و دەربارەی پرسیارەکەشی مامۆستا عەدنان کە یەکەم سیناریۆ، دووەم سیناریۆ، سێم سیناریۆ. فعلاً ئەو سیناریۆی من پێویستی جارێ بە پێداچوونەوەیەکی تریش هەیە، پێداچوونەوەی ئامادەکاری بۆ حالەتی تەسویر. منیش خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک خەڵکی جوان هەیە هاوکارم من هەموو وەکو ڕاوێژکار بۆ خۆشی کاک عەدنان سەرپەرشتکاری گشتی کارەکەیە وەکو بەڕێوەبەری سینەمای هەولێر و ڕاوێژشم پێ کردووە هەر لە سەرەتای ئیشەکەەوە تا ئێستاش. من سپاسی ئەو پرسیاری دەکەم، بەڵام
ئەو سیناریۆ فعلا من تحملی هەموو مەسئولیەتێک دەکەم دەربارەی ئەو هەڵە مێژوویە ئەگەر هەبێتن پێویستم بە خەڵکێک هەبووە مێژوونەس وە هاتووە ئیشی لەسەر کردو یعنی ئەو تحجیلات و ئامادەکاریە بەر لە 20 ساڵ تا ئێستا یعنی بە بەردەوامی تا ئێستا شتێکی کە زۆر خۆشحاڵم دەکاتن لەو فیلمە تا ئێستا 95 کەس 85 کەس بۆ 95 کەس داواکاریان پێشکەش کردو ڕۆڵی ئەو کتی کاپڕۆشە ببینن ئەوانیش هەمووی یەکەم جاری شتیان زۆربەی زۆریشیان محافظکارن یعنی یەکەم جاریانە زۆر ئەگەر فیلمێکی دانسکە و جوان نەبێتن ئامادەیان تێدا نابێ بەڵام بۆ ئەو فیلمە تا ئێستا 95 کەس لە ستانی وڵاتەکەم و دەرەوە هەر چوار پارتی کوردستان داواکاریان پێشکەش کردو ئەوەش تەشجیعێکە بۆ ئیشەکەی من تەسەوەر دەکەم ئیشەکە وردە بەو شێوەیە بەرەو پێش بڕواتن باش کاک تەنیا کەس هەڵبژاردووە باسی ئەوەندە باسی ئەو کچانەکەی کە کەس لەوانت هەڵبژاردووە بۆی کە ڕۆڵەکە ببینن بەڵێ لەو 95 کەسە 17 کەس جیا کراوەتەوە لەوانە ئەوێش ئەو 17 کەسەش لە خلالی پێشبڕکێکی داخراو لە خلالی پێشبڕکێکی داخرا و یەک لەوانە هەڵدەبژێرێتن بەڵام لای خۆم کەسێکی معەن یا دوو کەسی معەن هەیە لای من بەڵام تا ئێستا لە ڕێگەیەنەکان باس نەکراوە باسم نەکردووە تا ئەو کاتەی قراری نهایی لێو کەسێکی شایستە و گونجاو و باشترین هەڵدەبژێت بەڵێ ئەلبەتە من هەر 30 سانێتان پێدەم زیاترتان پێ نەدەم کاک عەدنان سینەمای کوردی لە چ قۆناغێکە ئەگە بکرێ بە 30 سانیە زیاتر داوای لێبوردنەکەم کاتمەرە ئەوەندەیە سینەمای کوردی لە قۆناغی ئێستا لە قۆناغی دروستکردنی فیلمی ئارتە و ئەو فیلمانەی کە بۆ سینەمای کوردی لە فیلمی کوردی دروست دەکرێن زۆربەی خرە زۆریان بە پەلچی نیشاندانی ناوخۆ نایەن چونکە لە بازارەکانی لە ناوخۆی کوردستان بازاری فرۆشتنی فیلم یان بازارکردنی فیلم یان مارکتینگ نییە بۆ زۆر سپاس کاک عەدنان ناچارە دەرهێنەری کورد لەمەکانی بۆ ویسمەکانی دەرەوە دروستەوە لە قۆناغێکی ئاستا نەک قۆناغێکی تیاتر زەماوەری بەڵێ کاک تەنیا تۆش 30 سانیە دەدەمێکە بۆ دوایی وتە سەبارەت بە قۆناغی سینەمای کوردی ئێستا لە چ قۆناغەکە وەڵای منیش قەناعەتم وایە لە قۆناغێکی ئارتەیە ئێستا سەرڕای ئەوەش دەبێت ئێمە جمهور فەرامۆش نەکەین ئەو فیلمایان دەکرێت نیشانی خەڵکی خۆشمانی بدەین و خەڵکی دەرێکی بدەین هیوادارم برادران ئێستا تەسەوەر دەکەم ئێستا کاری زۆر جوان دانسکە دەکرێتن کۆمەڵە دەرهێنەری زۆر بەتوانان لە کورد هەڵکەوتووە بە خلالی فترەیەکی معەن زۆر معەن کاک عەدنان یەکێکە لەو دەرهێنەرە سەرکەوتوانەی کە فیلمێکی زۆر جوانی کردووە سێگۆشەی مەرێک سەمیر خەڵاتی دەرەوەی وەرگرتووە بەرحاڵ ئیتر کۆمەڵی خەڵکی زۆر جوانمان هەیە لەو بابەتانە ئیش دەکەن لە منیش ئەوە هەوڵێکی سەرەتاییمە بۆ ئەو دروستکردنی ئەو فیلمە هیوادارم بتوانم شتێک بکەم خزمەتی هونەری کوردی وڵاتەکەم و کوردی کوردستانی پێ بکەم دەرهێنەری فیلم تەنیا کەریم هەروە کاک عەدنان عوسمان لە بەڕێوەبەراتی سینەمای هەولێر زۆر سپاسان دەکەین بۆ بەشداریتان لەم بەرنامەیە ئێستاش بە کاتی بەر لە کۆتایی وابزانم لە جێی خۆیەتی گۆرانەیەک لەسەر کچی کافرۆش بڵاو بکەینەوە بە دەنجی جەماڵ مفتی زۆر سپاسی هەردوولاتان دەکەم دنيا